سلێمانی ئەمڕۆمان زۆر جیاوازە. ئەمڕۆ لای خاتوو بێریڤان ئەنوەری کە بەڕێزیان خاوەنکارن لە ماڵەکەی خۆیان ئەم ناندینە جوان و بچکۆلەی ئامادە کردووە بۆ دروستکردن خواردن. خاتوو بێریڤان سڵاو لێبێ. سڵاتان لێبێ بەخێر بێن سەر چاو هەرکتان کێشا بەخێر بن. زۆر سپاس. خاتوو بێریڤان پێم خۆشە سەرەتا زان بیرۆکەی ئەم کارت لە کێوە سەری هەڵداوە لە چێوە سەری هەڵداوەکە ماڵەکەی خۆت بەشێک لە ماڵەکەی خۆتدا بنەی بۆ ئەوەی کە ڕۆژانە خواردنی تا دروست بکەیت. بەڵێ سەرەتا من پێشەوەی کە ئەم ئیشەم هەبێی خۆم لە دەرەوە ئیشم کردووە یان لە ڕێستۆرانتەکان قسەکردنیشەوە باید براکە پێچینەوەمیش دەستکەشم کردو ئەگەر ڕازی بیت و بە ئیشەکانی من ڕازی بی منیش لەگەڵ تا پێچمەوە. چۆن فەرموو ئیتر کەرنتینەکەی هاو بەسەرە ئەم نەخۆشیە بەڵای کە ڕووی تێکردو ئینشەڵڵا نەجاتمان بێت لە دەستی. تر منیش بیرم کردەوە ئەوە بوو هەچی ڕێستۆران توشتە داخرا جاوتم بۆ من لە ماڵەوە خۆم خەڵک ئەم ناسێ و مشتریەکانی خۆم داوایان لێکردموتیان لە ماڵەوە لە دەرەوە ئیشت کردو ئەزمونێکی ئەوەت هەبووە. ئەزمموی ئەوم هەبوو لەگەڵ خواردنەکە کێشەم نەبوو بڵێن وەلەو من یەکەم ئیشم یعنی بە شاگردی دەسم پێ کرد بە چاچێتی بە سفرەچێتی هەموو ئەو دەورانم بینیوە هەموو ئەزمونن ئەزمون بۆ بەڵێ دوایی بووم بە شێف و دوایی ئیتر هەتا ئەو کاتێک کە هاتمە ماڵەوە بە باشم زانی و ئێستا ئاوا بەردەوامی لەخوای گەورە بەزیاد بێ خەڵک زۆر لێمان ڕازیە ئیشەکەمان بە جوانی و بە دڵسۆزی ئەەکەین ئینشەڵڵا گە بتوانین لە ئایندەیە گەورەتریشی بکەین. زۆر باشە. خاتوو بێریڤان بزانم کێ یارمەتی دەرت بوو بۆ ئەم کاری ئێرەت ئاوا مەتبەخکە ئاوالیەکەیت و چۆن بوو؟ وەڵای خوشکەکانم یارمەتیان نام. زۆر باشە. من خاوەنی چوار خوشکی باشم لەخوا بەزیابێ خوشک پشت و پەنای یەکتریە. ئەرە وەڵا خوشکەکانم وتر یەک دوو هاوڕێشم هاتنە ماڵەوە ئەو ڕۆژەی کە سەرتا لە ژێرزەمینەکا بووم دە هەستم کرد زۆر بچووکە کردم بۆ نەچمە مەتبەخەکەی گەرمەش تۆزە ناخۆشە بوو. ئەرە وەڵا ناڕەحەت بووم ساڵێکیش بەخوا لەو ژێرزەمینە ئیدارەم کرد هەر چۆنێ بێ بەستە دوای ئێرم بە باشزانی. زۆر باشە کارێکی باشت کردو. خاتوو بێریڤان بزانم چەند گرنگی ئەی بە کوالەتی خواردنەکانە بۆ نمونە ئێستا ئەمە برنجی خڕ عادەتەن لە سلێمانی زیاتر برنجی خڕەر لە هەرێمی کوردستانە خۆشمان برنجی خڕ دەئانێن بۆ یاپراخێر گەڵامێویش هەمیش سەڵق. بزانم تا چەند بۆ نە گرنگیەی بە کوالەتی برنجەکە بۆ نە بە خۆماڵی سڵقەکە ئەمە کوولەکەیە باینجانە تر ئەم خواردنانی کە تێکرێ هەنێ خواردن هەیە کە داوای ئەکەن کە بڵێن گۆشتی تێ بکرێ تا چەند گرنگی ئەی بە کوالەتی خواردنەکان ئەو بەرهەمانەی کە بەکاری ئەهێنی بۆ خواردنەکانە. زۆر گرنگی پێم من ڕۆژانە بڵێن لە سۆسیال میدیا کە ئیشەکانم عەرزەکەم یعنی چۆن بڵێ بە بەڵگەوە شتەکانم ڕۆژانە دائەنێم حتا یعنی گۆشتەکە خۆماڵیە کە بۆ میێت عەرزی ئەەکەم لە سنابدای ئەنێم خۆمەیکەم بە قیمە چۆن بۆ ماڵەوە ئیشەکەی ئاوە یعنی وەکو مەطعەمیش ناکەین زۆر بێت ئێمە بەتەڵەب بوو بە مەنجەڵێکین هەتا ئەو کەسە پێمان نەڵێ خواردنانەی کە بۆن منێستا خواردنە سە تەباقەکەوانە فرۆشراوە خواردنی دانراومان نییە. زۆر کەسێ تەلەفۆنمان بۆ کاڵێ ئەوە نەخێرا ئەوم بۆ بنێڵم ناتوانین ئەبێ پێمان بڵێ ئیتر ترشی و تونی و گۆشتی تیابەتیانە بێوانەکەێتەوە سەر خۆی بە دڵی خۆی بەس ئێمە خواردنی مجەمیدەمان هەموو ڕۆژە حازرەوە شتی مجەمیدەمان هەیە و بۆ شفتە و بۆرەک و ئەوانە جیایە. ڕۆژانە ئیش و کارتان هەر لە ڕێی سوشال میدیاوە دایئەنێن؟ لە ڕێی ئەوە شەوە خۆشم لەخوا بەزیابێ ناسراوم و مشت ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە تۆ داوای خواردنێگەکەی ڕقەمەکە و لایە بە دڵتە جارێکی تر داوایەکە ئەوە نییە بڵێ یەک جارە ینی مشتری مێ وەکو خوشکمان لێ هاتووە نە سەردان مەکاونە داواشتم لێکا وەکو ڕەفیقمان لێ هاتووە. باش ئەی لەگەڵ نرخە چۆنیت؟ لەوڵا لەگەڵ نرخیشە ئەمە قیاسێکە ئەوە قیاسێکە. بەڵێ من پێشەوەی دۆلار وای لێبێت سعرەکانم هیچ دەستکاری نەکردووە هیچ باشە بگرێ ینی بۆ من زەرەریشە بەڵام هەر چاوەڕێ مەڵام خەڵک گوناحە بە جارێ هینی نەکەم گرانی نەکەم چکە من کاتێک بۆ نمونە ناتێ مشتریەکان لە دەست بێ لەو ڕێگەیەشەوە ئەوەش بۆی ناشمێ و دڵیشتم ناچکەڵم بۆ سعرە هاتووم باش نییە من دەستکاری سعرەکان بکەم
نەوەڵا من سعرەکانم زۆر گونجاوە لەگەڵ ڕێستۆرانت و مەطعەم و ئەو شتانە کفتە ئەڤەن لای من بە جوملە بە 4000 هەر ئەو کفتەیە کابرا لە مەطعەمەکەی خۆیان بە 9000 جا چەندی فەرقە بە کوڵاوی ئازانە ئەوە یا بە 9 جا من ئێمێ بە 4 جە بزان چەندی فەرقە وای بەتەکید بێریڤانخانیسە لای تۆ چەند خاتون لێرە لای تۆ کارەکەن هەر خاتون لێرە لای تۆ ئیشەکەن بەڵێکیان وەڵام من برایەکم هەیە ئەوە دلیڤەرێکەمان بۆ بە دوو خانمیکەشم لەگەڵە هەر لە زووش لەگەڵ ماوە لە چێشخانەوە تر وەکو ڕەفیقمان لێ هاتووە بووین بە عایلێ بە خۆمان دانیشتوین ئیشەڵا ئەگەرە میشە گەورە بێ ئیشەڵا ئاواتم ئەوەیە باڵە کارەکە چۆن گەورەکەی لە بەرنامەتە ئیشەڵانی وڵی تر چێشخانەیەکی خنجیلانە دابنین هەر تایبەت بە خانم بێ پێم خۆشە عنیان ئەم ئیشە گەورەتر کەمە خواردنی سەفەری بەڵام تر چاوەڕێی ئەم نەخۆشی و ئەم بەڵایە و ئەم حکومەتەیەک لای بێتەوە و تر ئاوە ئیشەڵا زۆر باش بێریڤانخان بە حکومی تەمەنێکی مناڵت هەیە لەگەڵەوەی کە زۆر دەزڕەنگینی شێکی مناڵی زۆریش گەورەنی دەچێت ئەو خوارد نەخۆشانی کە دروستیەکەیت تەمەنێکی مناڵت هەیە پێم خۆشە بزانم سوودی لە ئەزمموی کێ وەرگرتووە زیاتر ئەزمموی کێ بووە کە ئەوەی کە تۆ ڕێنیشاندەری تۆ ئەم خواردنانە چونکە خواردن دروستکردن هەمیشە ئەزممونە مەسەلەن جارەیەکێک سوود وەرەگری سوودی ئەزمموی کێ وەرگرتووە سوودم لە ئەزممونێکی ئافرەتێک وەرگرتووە نای سەیران خان بوو لێرەوە زۆر سپاسیەکەم لەو ڕێستۆرانتەی کە من ئیشم تیا کردووە ئەو شێڤ بوو من لە بەردەستیا ئیشم ئەکرد ئیتر ئیشەکانی زۆر سەرکەوتوو بوو هەنێ خواردنم هەیە هەمووی لەوە هەڵم گرتووە یعنی بۆ نمونە سەروپێ یاپراخ سەرپێش دروستەکەن ئەی چۆن تەڵەبی سەروپێکەتان چۆنە ئەبێ ڕۆژە پێشەوە پێم بڵێن ئیتر بە کام لە سەرپێ لای من بە کاملی ئەوە نیە بڵێ نەفەر و دوو نەفەر تۆ داوای سەروپێکەی سەروپێکی کاملە چی تێەکەی بۆمان سەروپێکە و چی تێ ناکەم گۆشتی تێ ئەەکەم بایامی تێ ئەەکەم گوێزی تێ ئەەکەم برنجی کوردیە زیاتر گیپە ڕەواجی لەسەرە ها هاوین و زستان برنجی لایلۆنیش کاتی خۆپیان و برنجی لایلۆ ئەوەشی بۆ لێنم زۆر باشە ئەی پێ نوتم زام لەگەڵ سەعرا چۆنی با خەڵک بزانێ ناڵم سەرەکانم زۆر گونجاوە ینی نایڵیت نابێ ئەبێ نهێنی بێ خەیناکەی گوێمێرە ئەم لەگەڵ تونی و ترشیویین لەسەر وڵای خۆی تەبیعیەمە هەم تونیشە هەم ترشیشە هەم بەتامە بەڵام تری وا هەیە لەوە با تونتر و تیشتر و ئەوە بێ تاڵەبەکە خەڵکی خۆمان بەعام زیاتر سلێمانی زیاتر حەزیان لە احتیاجیە احتیاجەکە بەڵێ من خۆم احتیاجی دایەنم ترەگەری کەسێکیش بێوێ لە ناو ئاوەکە بڵین ترشوتونی تری تێکەم جایکەمەوە یاپراخەکە بۆ چارەسەرەکەم وەڵام بەسەر چاو ڕۆژانە چەند جۆر خواردن دروستەکەی لێرە بێریڤانخان وەڵی تر بەپێی تەڵەبە ڕۆژی وایە زۆرمانەیە پەردە پڵاومان هەیە بریانی ئەەکەین ئیتر هەیە شتی سوورەکراوی ئەوێ هەیە برنج و شلە و قۆزی و ئەم شتانە بەڵێ ینی من وەزانی وار خواردنە کوردەواریەکانە تەنها یاپراخ و کفتە و هەموو شتێکەکەین بەیانی بەین تەڵەبی چیم هەیە بڵێ باسی ئەومەکەوت سبەینێ ناتوانم بێ بۆ بەرنامە بزان بۆ مەشغوڵی چی بووی بەیانی نازەم ئەمە ئاشورەی پێڵێن ئەمەی هێنی هەریسەی شعب ئەوەم هەیە هەڵوام هەیە ئیتر ناڵم بەپێی هەموو کەسێک ڕوومان تێکا لەخوا بە زیابێ هەموو بەپێی ئیش و مەوسمەکانە ئەمە پێمای ئەمە باشە بەدڵە بوو بەس لەبەر کامێرە و بیبەر و هین بیبەر و تەماتەی لە بەش سەرۆدانم هەڵواکە شەر وەکو یاپراخەکە هینی زۆر لەسەرە بزانم تەڵەبی چ خواردنێک زیاتر لە لای تۆ هەیە نەڵی یاپراخ یاپراخ گەڵامێ و ڕۆژی وا هەیە من بە 3 سەعات بۆ گەڵامێوە گەڕێم لە بازاڕ لە ئەو ژنانە خۆشە ناکەیان نییە بەخوا خۆشە وەڵی یاپراخەکەمان زۆر خۆشە یانیەوە قسەی لەسەر نییە لێم ناوە بۆتان ئیشەڵا دوایی هەڵێ ڕێژم و جاخۆی خۆم دوایی پێ لەم تامی چۆنە قەراری لەسەر بن شوای لێک
نار بەڕەنگ بووی بە هینی دۆشاوەکەیە دیارە بەخواونە دۆشاو سەرفەکەم ڕێەکەم لە دۆشاو لە جا کەرەستە و بە تەرتیبە هەر تۆزە لەو برنجە بخۆ بە کاڵی خۆی دوانەوایە دوایی و بیخۆ تامەکەی ئەمزام زیاتر خواردنی سلێمانیەکە یعنی زیاتر ئەم خواردنامۆنە کەفتەی سلێمانی و ئەم جۆرەیە زیاتر لە سلێمانی ئەکرێ بەڵێ بۆچی ینی هەوڵە نایە بۆ نمونە خواردنە خەربیەکانیش بینی تەناو ئیشەکەتەوە نەبەخوا حەقم بەسەر یەک خواردنی وڵاتیکەوە نییە خواردنی وڵاتی خۆمان پەرەی پێ ئەم خواردنی کوردەواری با لە ناو نەچێت گەنمە کوتا و سەروپێ ترخێنە لێنم زستانان من ترخێنە زۆر ئەفرۆشم وڵایی تر زستانی عنی ترخێنە دام چی دێکی ترخێنەکەت وەڵڵاهی جاوە نهێنیە دقی چەکە دوای دە باشە دوایی بە من بڵێ نەبەخوا بەبەستمەوە نیە خۆ من لەست نابەکە زۆر فێرکاری خواردندا ئەوەشە بینم چۆنە بیری لەوە کردوێتەوە عنی لە بەرنامەتانە بۆ منە لە سوۆشیال میدیا و چونکە زیاتر ئەتبینم لە سوۆشیال میدیا ڕێکی سوۆشیال میدیاش ئۆتۆم من تۆم ناسی و هەوڵم ما و حەزم کرد ئەم بەرنامەیە بکەین ئەنی لە ڕێگەی ئەوەوە خەڵک فێرکەی خاتونەکان من زیاتر لە سناب ئەوکە ئەکتیڤم بەس خەڵک پێمەڵێ لەوێ نامێنێتەوە سڕێتەوە ئەوە خەریکم پەیجەکان بەدەست کۆمپانیا شتەوەیە خەریکن بۆم ڕێگەخەن و ئەو فێرکاری شتانەی کە دایانێم لە ئینستاگرام و فەیسبووکیش دای ئەنێم بۆ ئەوەی کە بمێنێتەوە کاتێک کە کەسێک شتێک دروستکات بچێ لەسەر شێوازی من دروستیکە زۆر بیرۆکێکی زۆر باشە یارمەتیدانی خاتونەکانی زۆر کوڕی وا هەیە مناڵە تازەشی کردووە هیچ نازانێ قەی چێکە ینی منیش لە خەڵکەوە فێر بووم بەدڵنیایەوە کەس هەر شێک بێ کەس دەسکی دێکی خۆی نێناوە بەڵام پێشنیارم بۆ ئەو خانمانەی کە ئەیانەوەی ئیش بکەن زۆر باشە ئەوە پێش ئەوەی ئەوە بڵیت پێم خۆشە بزانم تا چەند گرنگە خاتونەکان ئافرەتەکان خاوەنی کاری خۆیان بن گرنگ نییە کارەکەشیان گەورە بێ بەڵام خۆشیان بێ زۆر تۆ چیت هەیە بۆ ئەو خاتونانیان تا چەند گرنگە خاتون خاوەنی کاری خۆی بێ خاوەنی پرۆژەی خۆی بێ خاوەنی دارایی خۆی بێ خۆی زۆر گرنگە ینی تۆ پشت بەخۆ ببەستی چکە کەس تا سەر بۆ کەس نامێنێ تۆ گرنگە داهاتی خۆت دابینی کەی باشترە وەک لەوەی چاوەڕێ کەسێکی تربی ئیشکردن پیرۆزە یعنی پارەی گرفانی خۆت لە هەموو شتێک حتا ئەگەر با ئەو کەسە باوکی وەزعی باش بێ برای وەزعی باش بێ هەر یعنی حەقە خۆی خاوەنی ئیشێکی خۆی بێ خاوەنیشی نەبێ هەر ئیش بکات زۆر باش هەم بۆ ینی نەفسیای خۆی باشە ینی یەتە دەرەوانەیە سم فێری ئیش بووین ناتوانین دانیشین ناتوانشین بۆ سەیران هەر چێژ لێنین دانانیشین بەس مناڵەمە خانمانەی کە ینی بۆ نمونە دانیشێ بە دیار سناپەکەی منەوە سەیری منەکە ئیشم باشە بیر لەوە نەکاتەوە ئەویشەی من بکە چکە من زۆرم پێچوو تا ئاوام لێ هات ینی ئاسان نییە تۆ مەنجەڵێک و تاوێ دانی بڵی تەواو خواردنی فڵان باش ئەوە زۆر گرنگە زۆر مەسچم بۆیت پێمەڵێن ئەمانەی ئەو ئیشەی تۆ بکەین باشە تۆ ئیشەی منەکەی من چەند ساڵە لەو بوارەیەم چەند بەرنامەم هەیە یعنی چەند خەڵک ڕووی تێکردم خەڵک ئەم ناسێ تۆ لە پڕا لە ماڵەوە کێو ناسێ بیشی کەیت فرۆشەرێ نابێ ینی تر بۆچی زۆر شتەوێتە ئەچیتە ناو خەڵکەوە بەڵام هەر گرنگە هەر کۆڵ نەیە من خەڵک ئەمبینێ لە پێیجەکەم ناسێتەڵێ ئۆی ئەمە ئەوەی فڵانە مەطعەمە ئەمە خواردنی خۆشە با بچین بۆ لای زۆر جار کە داوای تەڵەبم لێ کراوتیانە ئەمە هاتوین بۆ لات پێشتر نانمان خواردووە لە لات ئەمە گرنگە منەڵم خۆت چیتایە ئەوە بە یعنی مەچۆ شتی خەڵک هەڵگریتەوە ئەوە زۆر خراپە و زەرە چکە هیوا هەیە من پێشتر هەر کابانێکی باش بووم بەڵام وەکو ئەم یاپراخە نەئەکرد نەمەزانی وەکو ئەمە بیکەم بە تەکید ئەزمونە وردە جاری تۆم خۆشە بێ سێم ئیشی ماڵەوە جیایە لەگەڵ ئیشی دەرەوە زۆری فەرقا برنجش لێ ماڵەوە لەگەڵێکی دەرەوە فەرقی هەیە بەڕاست بۆ وایە فەرقی هەیە نابێ بەهی ماڵەوە ئەوەی شتەکان زیاتر لێ تۆ هەموو کەسێت ئەتوانێ برنجێ لێنێ بەڵام تۆ کە لێت نابوو ئەوەی کە تۆ بیفرۆشی ئەبێ برنجەکە دوابێ بەدڵی هەموو کەس ئەی چۆن ئەوە زۆر لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ خواردنەکەت بەدڵی ئەو کەسە بێ ینی تۆ
خواردنێ لێ بنیت و بینێری بۆ کەسە بەدڵی نەبێ جارکە لێو داوا ناکاتەوە تۆ لەویا زەرەرەکەی جابێ بزانی بە دوای تام و ئەوە من پێتەڵە مەڵم پێشتر ئەزمونم هەبووە لەگەڵ کەسی بەتوانە ئیشم کردووە من هیچ بە هیچ شێوەیە ئەم جۆرە دروستکردنی یاپراخەم نەزانیوە لەوانەوە فێر بووم هەر لە کەسە و شتێک فێر بووم زۆر باشە بیرۆکێکی باشە ئەوە هەر هەمومان دایمە و توانە کەس شتی دەستکی دایکەوە نەهێناوە هەموو شتێکیش ئەزمونە وردە وردە من لە تۆ فێر بم تۆ لە منەوە فێرە یا لە دایکتەوە یا لە خوشکتەوە ئیتر بەس منەڵم خۆت چ بەهرەیەکت هەیە و تااقەتێکت چت هەیە ئەوە بکەم مەچۆ ینی بەهرەی کەسانی کە بەری بۆ خۆت ینی حتمما ئەگەر ئینیش بە ماوەی بناسیێ سەرکەوتوو نابیت یا چونکە لە کۆتایی هەر کۆڵ ئەی چونکە ئیشی تۆ نییە تااقەتە ئەچێ ئێمە لە فیستیڤالێک شتێکمان بەسەرات یادارم پێشیان ناخۆش نەبێت کە باسیەکەم من وەک خۆم بڵێن لە فیستیڤاڵی پارکی ئازادی و هەواری شار و ئەمانە لە سندیکای کرێکاران بەشداریم کردووە زۆر باشە فیستیڤالێکیان بەشداریم نەکرد بەس چوم سەریان لێ بەم هەمیان زۆر بەیان هاوڕێ من کە چوم سرم لێیان سەیرەکەم خۆی ئەبێ دوو کەسی تیاابێ خواردنی پێ بێ ئیشی خواردنکە ئەوانتر ئیشی هەر لە بوارە و کەسێکە ها ئیشەکان جیاوازە مەسەلەن هەیە ئیشی دەستەکە ئەممە و مور و جلی کوردی و کۆڵوان و ئەوانە کە ئەزانن ئیشی خواردنەکە باشە لە پاڵ کۆڵوانە و متومورەکە منجڵە یاپراخی دانابوو زۆر منزڵێکی ناشرین بوو زۆریشم پێ ناخۆش و هەم بۆ کەسێک کە خواردنەکەی هێنابوو زۆر ناخۆش بوو مخۆمەوە بەڕخنێکی گەورە هیبادارمەوە کەسانێک کە ئیشێکی تریانە بێت ینی دوو ئیش بێکەوە ناکرێ بەڕاستی ناتوانم من ئێستا لێرە ئەمە و بچم دوکانێکیش بگرم لە ماڵی شۆ ئەمەم هەبێ ئەوەشم هەبێ یەکێکیانە نەجاحەت نایەنێ ئەبێ خۆت بە دیارەوە بی تۆ دانیشیشی متومورۆکە یاپراخەکە لە پاڵ خۆتا داناواتەوە ئیسفادە زیاترکەی بیفرۆشی ئیشەکە هەر یعنی پارە نییە هەموو شتێ پارە نییە تۆ بێ ناوبانگی خۆ بپارێزی ئیشەکەت ئەو ئیشەی خۆ پەرێ پێ بە نێک بڵێ وەڵا خۆ ئیشی خواردنەکە باشترە با منیش ئەویش دانم وانە وەرە بەڕی زەمیاندایان نابوو زۆر نازانم شتێکی باشی نازانم بێریفان خامن ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە تۆم بینی قوربانە بم زۆر سپاس دەکەم ئەرکتان کێشا یەخوا بەخێر بێن سپاس دەکەم کە ئەوە شت کرد کە من یارمەتیت بەم ئەمڕۆ ئەو منیش سپاسی تۆ ئەەکەم کە عەزێتم ماوی بەعکسەوەڵا ئەمە بەخۆ خەتای سڵقەکە بوو بەخۆ خەتای سڵقەکە بەڵام میتر تاوامەش بەستێتی بێریفان خان لە کۆتایی پرۆگرامەکە پێم خۆشە بزانم بەدەم دروستکردنی کووبەوە کەین ئەمە لەگەڵا دروست ناکەم چونکە لە ماڵیشەوە بەدەستم دەرناچە با لێرەشتی نەکەم ئەرەوەڵا زۆر ئاسانە هەویرەکەمان زۆر خۆشە فێڵەکەی لە هەویرەکەیەوە قەی ناکە دەی ئەوە کێشە نییە یاپراخەکە بۆ کردم باشە بە تۆ بەکەینا پەیامی کۆتایی تۆ چییە؟ پەیامی کۆتایی بڵێ چ شتێکە بۆکە لە بەرنامەکەیانە ماوەت بە حەزکەی باسکەیت پەیامی کۆتایی من ئەوەیە کە وادارم ئەو ئافرەتانەی کە لە ماڵەوە دانیشتوون بێنە دەرەوە ئیش و کار بکەن ئیش پیرۆزە ئەو بەهرەی کە خۆی تایەتی یعنی قەت لاسایی کەس نەکەنەوە لە شتێکە لە چ شتێکە خۆیان بەسەر کەوتوەزانن لەو بوارە یعنی ئیشی تیا بکەن مەرج نییە خاوەن ئیشی خۆشیان بن ئەبێ لە سفرەوە دەست پێ بکەن بۆ نمونە من زۆرجا باسم کردووە من لە شاگردیەوە دەستم پێ کردووە دوای بووم بە شێف دوای بووم بە خاوەنکاری خۆم لەخوا بەزیابێ یعنی لە پڕێکە نابێ دانیشی بڵێ من لە خێرا ئەبم بە وشتا کاتی ئەوێ 7 ساڵە من لەم بوارەیەم یعنی ئێستاش خۆم زۆر بە باش دانانێم بۆیە من هەرەوە ناڵم ئیشکردن پیرۆزە هیوادارم هەموو کەسێک بە تواناکانی خۆیەوە دەستکا بە ئیشکردن تر هەچ ئیشە بێت مەرج نییە زۆر سپاس بەخێر بێنیە خۆسە چاو ئێوەش عەزێتان کێشا منتان بەسەر کردەوە یەخوا بەخێر بن سەر چاوم بەخێر بێنیە خۆ تا بەرنامەیەکی تر هەشار بن خواتان لەگەڵ